خەڵکی هەیە هەڵبن لەم کاتانایە بە تایبەت بیگرین ئەوە بۆی کە ئەو هەوا پیسەنێتە ژوورەوە. جا ئێمە باسی ئەومان کرد تەندروست بین، ئەم هەمواڵێن نەڵێن ئاگامان لە تەندروستی خۆمان بێت. هەندێک کەس هەیە ئەمە لە هەندێک لە قۆناغ ئەگەر خوا نەخواستە نەخۆشی بەرەوکمان بگرێت ئینجایتر ئەوان ئاگایان لە ئێمە بێ. ئەوانش ستافی پزیشکین، پزیشکەکانن، پەرستارەکانن و هەروەها و کەسانی کە لە ئەو ناوەندانی تایبەتن بە پاراستن و لە نەخۆشخانەکان و گەڕانەوەی تەندروستی بۆ هاوڵاتیان لەو شوانانەیە خزمەتەکەن. باسی پەرستارانم کرد چون ئەمڕۆ ڕۆژی پەرستارانە خۆی لە هەندێک لە وڵاتەکان ئەم ڕۆژێ بۆ تەرخانکراوە لەانەیە لە هەندێک وڵاتی تر بۆ نمونە ڕۆژەکانی تریان بۆ دانابێ لە هەندێک لە وڵات بۆ نمونەوەکو ئەمریکا هەفتەیەکیان تەنانەت بۆ پەرستارداناوە لە 6 مانگی پێنجەوە دەست پێکات هەتاکو هەفتەیەک بەردەوامی ئەبێت هەتاکو ئەو ڕۆژێکە پرچالاکی بۆ پەرستاران ڕێزگرتن لە پەرستاران خۆی ئەسڵ ئەم هەفتیان بۆ ئەوە داناوە سەر کۆیان ئەم ڕۆژە ئێستامان لە لای خۆمان کە ڕۆژێکە بۆی کە قەدری پەرستار بگرن بۆی کە هۆشیارێک بێت بۆ هاوڵاتیان بزانن کە ئەمانە چەند پیشەیەکی دڵسۆزانە و پڕ لە زەحمەتیان هەیە مرۆیی و پیرۆزی پێشکەشەکان هەر بەڕاستی چەند خۆیان هیلاکە بن و چەند ئەبێت کەش و ژینگێکی لەباریان بۆ بڕەخسێنرێت بۆی کە ئەوان لەو کەشەیە لەو ژینگەیە ئیش بکەن. جا بۆی کە ئێمەش زیاتر بینە ناو ئەم ئیشە پیرۆزەوە لەگەڵی ئاشنابین لەگەڵ مەعاناتەکانە هۆی کە لە لای خۆمان ئیشی پەرستاری چۆن بەڕێواچێت داواکاری ئەو کەسانی کە پەرستارن لە لای خۆمان چییە. هەر بۆیە یەکێک لە پەرستارە دڵسۆزەکانمان لەگەڵە خاتونیگار محەممەد سەرۆکی پەرستاران لە نەخۆشخانەی سوتای و نەشتەرگەری جوانکاری سلێمانی یەکێک لەو شوێنانەی کە بەڕاستی ئەوەنەی تر ئیشەکەیان زەحمەتە لەشیان ساخ بێ لەگەڵی کە پیرۆزبایی ڕۆژەکەکەن لە نیگارخان زۆر بە خێراتن تەکەین نیگارخان زۆر بەخێر پیرۆزە لە تۆ لە سەرجەم ساخ بێت. پەرستاری هەمومان ئاشنین ئەڵێن ئیشێکی پیرۆزە ئەڵێن چەند ئیشێکە کە بە زەحمەت بەڕێکرێ بەڵام لەوانەیە کاتێ تۆ باسی پەرستاری ئەەکەی وشەکانت جیاوازتر بێ لەگەڵ ئەمە کاتە بەپێی ئەوەی کە چەند ساڵە بەڕێزت لە ئیشی پەرستاریە خزمەت ئەەکەیت نیگارخان من لە ساڵی 92 لە ساڵی 92 بۆ یەکمجار لە بژانەوەی دڵ دامەزران تقریبان 3 ساڵە داوامەکەم 28یان لە نانۆخۆشخانەی سوتاوی بووم. جا ئێستا تۆ لە ماوەی ئەم هەموو ساڵی خزمەتەتە چۆن باسی ئەم پیشەیەکەی؟ وەکو بواری پەرستاری بوارێکی مرۆڤایەتیە لەبەرەوە کاتێک کە بواری پەرستاری هەڵەبژێری بە دڵنیاییەوە هەموو کەس ناتوانێت پەرستار بێت هەموو کەسێکش ناتوانێت پەرستاری بکات. بەداخەوە لە ئێستا پەرستاری زۆر کەس سیاڵی من پەرستارم بەڵام کاتێک کە بە وردی و بە قوڵی لێ ئەڕوانیت سیرەکەی مواصفات و سیفەتەکانی پەرستاریتیانە کە بەخشندەی و میرەبانی و لە خۆبردی و دڵسۆزیە بە خۆشحاڵی و ئەڵم بەناڵم خۆم وام ئەم سپاتارم لە خۆما بینی هەر لە مناڵیمەوە زیاتر حەزم لە بواری پەرستاری بوو و بۆیە بتوانیم لەناو پەرستاری بەردەوام بەم چەند ساڵە یاخوا لە سەرجەم لەشی و پەرستارانی تریش ساغ بێت چونکە کاری پەرستاری هەروەکو لەگەڵ هاوکارم سەحر باسمان کرد ئەرچێکی زۆر پیرۆز و مرۆییە و هەموو تایبەتمەندیەکانیشیان تایە بەڕاستی ئێمە زۆرجار لە نەخۆشخانەکان ئەڵێن ئەوەی کە پزیشکە بەڕێزەکان خزمەتمانەکەن دوجار پەرستارەکانن کە هەچنە بواری جێبەجێتنەوە ڕوبەڕووی هەموو ئەو بارودۆخانە بنەوە کە لە نەخۆش و کە سوکاری نەخۆش و بارودۆخی نەخۆشخانە ڕوبەڕوویانە بێتەوە. بەڵام ئەم هەموو ماوەی ساڵی کە تۆ خزمەتت کردووە ئێمە توانیمانە هەم لە ڕووی حکوومەتەوە هەم لە ڕووی هاوڵاتیان خۆمانەوە بتوانین ئەو ڕێزە تایبەتە پێشکەش بە پەرستار بکەین. بەداخەوە بۆچی بەداخەوە خێر ئەگەر لە کاتێکە ئێمە بڵێن پزیشکان دڵی نەخۆشخانەکانن بەرا دڵنیاییەوە پەرستاران ڕۆحی نەخۆشخانەکانن ئەگەر دکتۆری شەبێت پەرستار نەبێت ناتوانن نەخۆشخانەکان و کاری نەخۆشەوانی و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێت. بەڵام بەداخەوە کاتێک کە ئێمە لەم چەند ساڵی دوایی و پێشتریش لە دوای راپەڕینەوانێ بەڕاستی من لە دوای راپەڕینەوە پەرستارم ئەگە پێشتر هەشتێک بوو بێت لە بواری پەرستاریە لە سەردەمی ڕێژەما من ئەوان ناتوانمەچی لەسەر بڵێم کە ئەڵێن شتمان زۆر بۆ کراوەکو پەرستارە کۆنەکان تەنانەت زەویان وەرگرتووە تەنانەت هەلی چوونە دەروی وڵاتیان هەبووە شتیان بۆ کراوە لەسەر مەسرەفی حکوومەت. بەڵام ئێمە لەبەر راپەڕینەوە خۆتانەزان چەند ساڵی پێشووتری بیدایەتەکەی بەهۆی شەڕی براکوژ و بۆی شەڕی ناوخۆوە ئێمە تەنانەت موچەکانیشمان کاتی خۆیان وەرناگرت. ماوەی 1-2 ساڵێک وەزع باش بوو بەڵام لە دوای 2014 تقریبا 10 ساڵە بێ پەرستاری لە دۆخێکی زۆر ناخۆشان بەڕاستی منێ موچەکانمان وەرەگرین ئەو خزمەتگوزاری کە پێشکەشی ئەەکەین بەرامبەر بەوە ئێمە ئەو حەق و مستحقاتنی خۆمان وەرناگرین لە حکوومەت. ئەوەی کە زیاتر نیگەرانمانەکە وەزارەتی تەندروستی زیاتر هەموو چاوی لەسەر باری پزیشکیە
و ئەزانێ نەخۆشخانەکان بەس بە پێش ڕابەڕێەوە ئەگەر دقەتان نابێت چەندین کۆنفرانس چەندین سیمینار چەندین شت لەناو سەر مستەوای دووەلی ئەکرێت تەنها بۆ پزیشکانە پەرستاران خراوەتە لاوە بۆچی ناکرێت وەزارەتی تەندروستی زۆر گرنگی بە پەرستار نایە بەڕاستی ئەبینی دامەزراندن هەیە بۆ پزیشک هەموو ساڵێک بەڵام بۆ پەرستاران نییە دەبینی خوێندن هەیە خوێندنی دەرەوە هەیە بۆ پزیشکان ئەتوان بخوێنە سەر مەسلەفی حکوومەت بەڵام سەرکی پەرستاری تەنانەت مۆڵەتی خوێندنەکەشی قۆڕق کراوە لە چەند مەرجێکە و ناتوانێت بەردەوام بێ بۆ نمونە مەرجی تەمەتدانرا بوو من خۆمێکێک منەوەی کاتێک کە ویستم بخوێنم بەشدار بوومتیان ناتوانێت خوێندن تەواوکەی لەبەرێت تۆ تەمەنە 40 ساڵ تێپەڕانەوە يعني كاتك ويان لابر أو مرجي تمانيان لابر سيدا مرجي قرستريان دانا يعني وزارة التندرستي زيادة جرينجي با بزيشكان أداب داخل وهم بزيشكانش نشكوا بزيشكي إذا دور باري بزيشكش مان هي أوانش وكو إما ما فكرهون بزيشكي قشتي تنها دامزراندني هي لأنا وزارة التندرستي بزيشكاني درمانسازو بزيشكاني دانو وأنا نية إما لنا نخوش خاني السوتاوي لإستا بينش بزيشكي دانم هي بخو بخش إيش أكابو نخوش وهم روجكش نخوش من على بينه هم روجكش شارع سري نخوشك إيش بخو بخش أيكا بالبر داخل وزارة التندرستي جرينجي بارولي برستارنايا وأو تشاورواني كإما لوزارتي أكين بومن كات بوشيويني كلا أستي تشاورون كراوي إما بيت بەداخەوە ئێمە چاوەڕێمان نەکرد کە کۆمەڵێ مژدەمان بێتە کۆمەڵی چالاکی بەڕێواتیان بڕۆ کۆمەڵی خزمەت گوزاری زیادکراوە بۆ پەرستاران بەڵام بەداخەوەکوی تۆ باسیێکی و بار و دۆخیان هەیە ئەمەوا کاکە ئەوانیش ئەو ڕۆحێت و وەست و سۆزیان کەمتر بێتەوە بەڵام تۆکو سەرۆکی پەرستارەکان تا چەند هەوڵین هەرت خۆمان بۆ ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ نەخۆشخانەکانە لەگەڵ نەخۆشە لەگەڵ هاوڵاتیانە تا چەند ئەم ئێوە ئەکەوێت لەگەڵ پەرستارەکانە ئەمە جێبەجێ بکەن بۆی کە شوێنەکانمانەوە سێ بە تایبەتی نەخۆشخانەکان بەتەکیید بەدڵنیایەوە ئێمە کە لە ڕاگەاندنەکان و ئەی بینین کە لە بواری تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی لەناو شاری سلێمانیە من باسی ئەەکەم لە ڕاگەاندنەکانەوە و لە دەری شۆ باس ئەکرێت کە ئێمە لە ئەستێکی بەرزی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیان لەسەر مستەوای عێراق چکۆ من کارمەندم بۆیەت لە ڕووماجیەوە لە ئەنبارەوە لە مستڵەوە هاتون ئێمە لە نەخۆشخانەی ئێمە تەدریبمان پێکردون کاتون نەخۆشخانەی ئێمەیان بینیوە زۆر ینی بەلایەنەوە سیر بچوون لەناو سلەیمانیان نەخۆشخانەیەکەی بۆ سیستەما ئیش ئەکات ئەمە چی ئەیکات پەرستار ئەیکا خزمەتگوزاری تەندروستی پەرستار پێشکەشی ئەکا پزیشک چارەسەری نەخۆش ئەکات ڕێنماییت ئاياتێ و ئەبێت تۆ جێبەجێکی ئەگەر پەرستارێک خوا نەخواستە لەو ئاستا بەرزا ئیشەکە نەکات ئیشی پزیشکەکەش سەرکەوتوو نابێت لەبەرەوە ئەبینین ئێمە واری خزمەتگوزاری تەندروستی و پەرستاری لەناو نەخۆشخانەکانی سلێمانیە لە ئاستێکی بەرزایە بەڵام بەداخەوە زۆربەی پەرستارەکانمان لە ئێستا لە ئەتوانم بڵێم لە سا 60 داتا ناتوان داتای ڕستمی بڵێم خۆبەخش بابەڕێەوە بۆ نمونە خەستخانەیەکی وەکو ئێمە ئێستا من حاڵی حاضر 50 خۆبەخشم هەیە 50 خۆبەخش تەنها نەخۆشخانەیەکی سوتاویە ئیش بکات ئەم خۆبەخشانە ئەگەر لە بەوجدانی خوارەوە ئیش نەکەن هیچ شتێکیان بۆ نەکرێت ئایا ئەتوان بەردەوام بن ئەمە مانای وایە بە پەرستاری بەدەسۆزی ئیشەکات بۆی ئێمە توانێمانە خزمەتگوزاری ئێستا ئەو خۆبەخشانەش بێگومان نەزانین کە هەمووی کچ و کوڕی گەنجن یعنی هەمووی کارنامەی دەرچیانەوە بەداخەوە ئێستاوا بەرەو پیربوون ئەڕۆن خوێنێکی گەرمن چاوەڕێکەن دامەزراندن هەبێت کە ئەمەش نییە پێم خۆشە تۆ وەکو پەرستارێک کە چەند ساڵە خزمەتەکەی هەستێکی ڕێزگرتن هەیە لەو شوێنە بۆ ئەم کەسانە هەستێک هەیە بۆی کە بتوانین تۆ ڕێزلێنایکی لێ بنی ڕاستە مادەی نایتێ بەڵام شتێکی بیتێ کە ئەم کەسە هەست بەبوونی خۆی بکە ئێمە وەکو خەستخانەی سوتاوی هەموو جارێش خۆبەخشێکم هەبوو بێت یەکسەر پێم وتوە ئێوە هیچ جیاوازێکتان نیە لەگەڵ کارمەندێکی هەمیشەیە من ناتوانم وەکو پارەت بەمێ بەڵام لە هەر شتێک لە هەر ڕێز لێنانێک لە هەر شتێک بۆ کارمەندێکی هەمیشەی بکرێ کارمەندێکی خۆبەخشیش لەگەڵایە بە هەمان شێوە ئەوان حەقی خۆیان ئێرێتێ بەڵام بۆ لایەنی دارایی ئێمە تەنها داوامان لە حکوومەتە داوامان لە لایەنە بەرپرسەکانەکە ئێستا بە خۆشحاڵی وەتوانم بڵێم ئێمە بۆی ناو لایەنەکە نەیەڵم مجموعە کارمەندمان لەسەر لایەنێک بڕێک لە پارەی ئەیرێتێ وەکو هاندان ئیشەکە ئەکات بەڕاستی کارمەندی خۆبەخش ماوەی 8 ساڵ لە ناو نەخۆشخانەکانە بە خۆبەخشی کاتێک کاتۆ 22 ساڵ 25 ساڵ بۆ ئێستاکەوا بەرە و 35 ساڵ ئەڕوە هەر خۆبەخشە یعنی بەڕاستی نازانم لەوانەیە سبینێ بڕیارێک دەرچێت لە وەزارەتی تەندروستی خۆمانەوە بڵێ ئەوەی تەمەنی 40 ساڵە من داشی نامەزرێنم لەوانی قراری هیوا دەرچێت بەڵام ئەم بە خۆبەخشی بوو بە 40 ساڵ نیگارخان خۆی لە ئەسڵا هەموو ساڵێک هەر بۆ ئەم ڕۆژە دروشمێکیش هەڵە بژێرن دروشمەکەی ئەم ساڵ بەتای بە زۆر تیشکە خاتە سەرەوەی کە ژینگەی ئیشکردنی پەرستاران ژینگەیەکی باش بێت تەندروست بێت هەست بە گەرنتی بکەن خۆیان بۆ نمونە ئێمە لە وڵاتانە ئەبینین هەموو ساڵێک بۆ پەرستارەکان دێن کارەکەن لەسەر ئەوەی کە ئەو
کەرەستە پزیشکیانەی بەکاری ئەهێنن تەندروستتریان بکەن بۆەوەی کە ئەمە خۆیان لە ڕووی تەندروستی و هیچ گرفتێکیان بۆ دروست نەبێت لە ڕووی ئەها دەرزی شکان و هەموو ئەمانەوە بەردەوام خەریکن ئابدەیتی ئەکەن شتی تازە هێنە بازاڕەوە بوارەکەەوە بۆەوەی کە ئەوان پارێزراو بن بەداخەوە لە لای ئێمە تۆ باسەکەڵی موچەکەشیان ناداتە یان بۆ نمونە وەرگرتن و دامەزراندن نییە ئێستا ئەوەنەی کە لە لای ئێوە هەبێت چون ئەو بەشەی ئێوە زۆر بەشێکی هەستیارە وەک خۆتان تا چەند هەوڵ درراوە هەر ئێستا ئەگەر موچەکەتان نادرێ هەر نەبێ ژینگەی ئیشەکەتان بۆ لەبار و گونجاو بکرێ بەڕووی تەندروستی خۆتانەوە تا ئەوەی کە ئێمە چاوەڕێمانەکە لە وەزای تەندروستی و لە حکوومەتی هەرێم کە بتوانێت شت بۆ پەرستارم کالارلی خۆپارێزی ئەوانەیە کە ئەو مافێکی پەرستارە هەموو کەلوپەلەکانی خۆپارێزی بۆ دابین کرێ زۆر جار ئێمە وەکو نەخۆشخانەی سوتاوی چکە نەخۆشی سوتا و پێویستی بە ژینگەیەکی پاکشە ژینگەی پاکش بەچی ئەکرێ بە گاون و دەستکێش و جلو و تایبەتمەندی و ئەو ماسک و ئەو شتانی کە بەکاری هێنی لە کای تەداوی و هەمووشی یەک جار بەکاریە و ئەبێ دوایی لە شوێنی تایبەت پسوچەندرێ و فڕەبیرێ زۆر جار باوەڕەکەی ئێمە لێمان ئەبڕێنە نیمانە بەخێرخوازی یعنی جاری وای پزیشکەکانمان جاری وای بەڕێز تەرشاخەوان کۆرەکانی نەخۆشخانە لە ڕێ خێرخوازیەوە مجموعەیەک دەستکێشەکردن گاونەکردن مەڵحەمەکردن بەری بودجەیەکی تایبەت نییە جاری وا کاتێک کە کێشەی داراییەتە پێشەوە ئیتر پارەکە ئەوەستێت نییە ئەو تۆزە پاری کە دابین ئەکرێ بۆ دەرمانکردنی دەرمانە کڕینی دەستکێش و ئەو شتانە نییە بە خۆشحاڵیەوە لە ئێمە لەلایەن بڕای تەندروستی سلێمانی وانێشتمان بۆ دابین ئەکرێت چکە ئێمە داهاتمان نیە نەخۆشخانەی سوتاوی بە خۆشحاڵی و ئەڵێم چەند جار بەڕای تەندروستی پێوتون نەخۆشخانەیەکی بێ بەرامبەرە و هیوادارین بەبێ بەرامبەر بۆ سوتایی بمێنێتەوە چکە سوتا و لە توانای چارەسەری سوتا و لە توانای خێزانە نییە نەخۆشێکی سوتا و کاتێک کار بۆ ماوەی 2 مانگە لەناو نەخۆشخانەیەکی سوتاوی ئەمێنێ بەدڵنیایە توانم پێ بڵێن 2 دەفتەر 3 دەفتەری تێچێ تەنانەت بەس بەکڕینی مەڵحەم و وەزەکان کە بەکاری ئەهێنی مەڵحەم هەیە بە 14,000 ئەگەر لە کاتێک تەدایی بۆ ئەوکەی لەوانێ 14,000 بێت لەبەر ئێمە بەڕای تەندروستی سلێمانی دەرمانمان بۆ دابین ئەکا لە ڕووی دەرمان و لە ڕێ شتانەوانێ کێشەمانیە بەڵام لە ڕووی خۆپارێزی و زۆر جار لێمان ئەبرێت بۆمان دابین ئەکرێ بەڵام ئێستش من ئەیڵم هیوادارم ڕۆژێک بێت ئەو تەکنیکە تازی کە لە وڵاتانە هەیە تەنانەت لە وڵاتانی چواردەورمان نەک زۆر دوور بڕۆین بۆمان دابین کرێ بۆ نمونە ئەو کەرەسانی بتوانین نەخۆشە بگوێزیتەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر باوەڕەکەی ئێمە ئێستش لە ناو نەخۆشخانەکانی سلێمانیە ئەگەر نەخۆشە کە لە نەشتەرگەریە تۆ بمانەوێت لەسەر بێدەگوی بێنە بێدێکی تر ئەبێت تەختەیەکی ئاسایی خەینەژێری و تلی پێبین کە لە وڵاتانە جیهاز و ئامێری تایبەت هەیە نەخۆشەکە هەڵەگرێ و ئەخاتەوە سەر شوێنی خۆی یعنی ئەمە یەکەم لۆدێکە لەسەر پەرستار لەسەر پشتی پەرستار ئەگەر دقت بینە ناو نەخۆشخانەی سوتاویە بەدڵنیایەوە پێدەڵم کە خۆش مکێکم لەوان لە 90 پەرستار 6مان تووشی ئینزلاقی پشت بوون چکە بەڕاستی سوتا و مانای وای قورسایی ئەبێ هەڵیگری ئەبێ ئەم دیودیوی کەی بێ بیجوڵێنی بە خۆت ناکرێ نەخۆشەکەش خۆی ناتوانێت بیکە ئەی ناشتوانی کەست و کاری بێتە ژوورە و چکە میکرۆ بێتە ژوورەوە لەبەر ئەو ئامێرانە بۆ گواستنەوە جوڵاندنی نەخۆش ضرورە ئەو کەلوپەلانی کە بەڕێز باسی کرد بۆ خۆپارێزی پەرستاران زۆر ضرورە پێویستە هەمان بێت هیوادارم هۆماندا بین هیوادارین کە بەڕاستی سێکتەری تەندروستی لە پێش هەموویەتی بیرکرێتەوە لەوەی کە کەم و کوڕەکان چکە 2000 بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ خۆمانە باسی بابەتی کە بکەین کردنەوەی خۆل بۆ پەرستاران چکە لە وڵاتان نبینی هەموو 6 مانگ جارێ یان ساڵی جارێ خولی تایبەت تازەگەریەکانیان پێڵێن شێوازی ڕەفتاریان شێوازی مامەڵەکردنیان چکەیەکە لە بابەتە گرنگەکان ئارامی پەرستارە چکە ڕوبەڕووی نەخۆشە بێتەوە ڕوبەڕووی تووڕەبوونە بێتەوە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە کابێ کەسێکی زۆر هێمن و لەسەر خۆ بێ تا چەند ئەم خولانە لای ئێوەبوونی هەیە ئەو خولانە کە لەناو بەڕێبای تەندروستی و لە ڕێی مەڵبەندی پەرەپێدانی زانستی و ئەکرێتەوانێ من سپاسیانەکەم دەستخۆشیان لە یەکەم بەڵام لە ئاستی پێویستی چاوەڕوانکراوی ئەمەی پەرستارانە نیە زۆر جار خولەکان دووبارەیە من کە پەرستارێک ئەڵم بڕۆڵینی کارخان من چەند جار چوون بۆ ئەو خولە ئێستا ئەو مامان لێ هاتووە لە بەشی زانستی و نەخۆشخانەی خۆمان بە پێی پێویستی خۆمان کە زین کارمەندەکەمان پێویستی بە چوارێکە خول ئەڵێنەوە بۆ نمونە ئمڕۆ سعات دە ئەو ناوە لە سیمینارێکمانەیە لەلایەن هۆبەی دەرونی نەخۆشخانە لەسەر دەروون دروستی کارمەندایین تەندروستی کە من زۆر دەمەکرداوایان لێکم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئەو بابەتیان ئامادە کردووە ئێمە پێویستمان بەوەیە سیمینار و خولەکانمان لەسەر ئەوانە بێت کە تایبەتە بە پەرستاری بە دەرونی پەرستاری بە تواناکانی پەرستاری یعنی ئیتر لەوە دەرچوو ئێمە بڵین چۆن دەرزی لێبین چۆن کانۆلا دابنین چۆن سۆندەیەک بۆ نەخۆش دابنین بەڕاستی پێویستمان بە جێورە خولەکانی ترەکە دەرونی کارمەند ئارام کاتەوە ئێمە زۆر جار داوامان کردو کە ئەوشانەمان بۆ بکرێ یەک نمونەی خۆش بۆ بگەڕمەوە ئێمە لە کاتی MSF لە ساڵانی 2007 و 8 ئەو ناوە ڕێکخراوی MSF فەڕەنسی هەو باوەڕەکەی پزیشکێکی دەرونی ئەجنەبیانیان لەگەڵا بوو یەکەم شت کە لە پەرستارەکانی پرسی تۆ چەند ساڵە لێرە وتی من 8 ساڵە وتی من 10 ساڵە وتی ئەو ئێوە هەمووتان بێرن ئاوت بوون
یعنی چی وتی یعنی ئێوە هەمووتان لەنەو سوتاویە ئەبێت نەمێنن بۆی مێشکانی لاک بێ چکۆ بە پێستان دەری جیهانی پەرستاری ناو نەخۆشخانەی سوتاوی ئەبێ 3 ساڵ بۆ 5 ساڵ زیاتر نەمێنێتەوە بگۆڕێت گۆڕانکاری پێ بکەیت بۆ ئەوەی کاریگەری لاوەکی لەسەر مێشکی دروست نەکات تووشی خەمۆکی نەبێ باسی لایەنی دەرونیت کرد ئێستا ئێوە زۆر دیمەن ئەبینن ئێمە زۆر جار ئەگەر کەسێکی ئازیزمان خوا نەخواسە نەخۆشە بێ لە بەرچاومان برینارە پێویستی بە تەداویە زۆر جارەها دەستمان سار دەبێتەوە هەر ناتوانین تەنانەت یارمەتی دەربین چ بەگابەوەی کە تەداویەکەی بۆکە ئێوە بەردەوام ڕۆژانە خەریکن هەندێک دیمەن ئەبینن کە لە توانای مرۆڤی ئاسایی بەدارە ئەمە لایەنی دەرونیتاندانە زۆر بە دڵنیایەوە من لە هەموو شوێنێک باسی ئەەکەم لەم پەرستارانی ناو نەخۆشخانەی سوتایی و پەرستارانی لەوانەیە نەخۆشخانەی هیواش بە هەمان شێوە باری دەرونیان ماندوو بێت پێویستمان بە ئەوە بێت ئێمە جاران خولی دەرەوەمان بۆ ئەکرا گەشتمان بۆ ئەکرا بەڕاستی ڕێکخراوەکە کە سەرپەرشتی نەخۆشخانەکەی ئەکرد کارمەندەکانی ئەنات بۆ سەفرەیەک ئەی بڕۆن هەفتەیەک بە 2 وەج بە ئەی نادن ئەی بڕۆن تۆزە مێشکان ئیسراحەت کەم بێنەوە کاتێک پەرستار دەرونی ئارام بوو ئەتوانێت جوانترین و باشترین برداری پێشکەش بە نەخۆشکە نەخۆشەکەش سوودی لە ئەبینێ بەس ئێگە پەرستارێک دەرونی هیلاک بوو ناتوانێت ئیشەکە بکات بە تەواوەتی لەبەرەوە بەڕاستی ئەنی پەرستاران دەرونیان ماندووە پێویستمان بەوەی ئێمە لایەنی دەرونی پەرستاران و نەخۆشخانەکان بە هەند وەربگرین و ئیشی لەسەر بکەین من خۆم 33 ساڵە لە داوامم 28 لە ناو نەخۆشخانەی سوتاویە بووە لێت ناشارمەوە لە بیدایەتی گشتکردن من ناو نەخۆشخانەی سوتاویە بە چەند قۆناغی لە قۆناغەکانی دەرونیان ڕۆشتم کە تووشی بەتاقەتی ئەبووم کاتێک کە نەخۆشەکەم ئەبینی نەم ئەزانی چی بۆ بکەم بەڕاستی هەموو شەکانم بۆ ئەکرد سیر مکرد نەخۆشەکە ڕووخاوە نەمەتوانێت چی بۆ بکەم پێستمان بە بەشی دەرونی بوو لەخوا بەزای بەشی دەرونیمان بۆ کرایەوە ئێستا کە ئێمە لەلایەن بەڕێز دکتۆر نەشمی پزیشکی دەرونیە و تەلارخان و ڕێژین خان و ئەمان کە سەرپەرشتی بەشی دەرونی ئەکەن ئارامی ئێمەش و ئارامی نەخۆشەکانیش لە ئەستۆی ئەوان ئاجار نیگار خانلانەیە هەندێک لە کەسەکان بەڕێز ماشەڵڵات لەبێت چەند ئەسڵم پیاتەوە دیاری نایە ئەمە نە ساڵ ماشەڵڵا خزمەت بکەی 33 ساڵ هەر زۆر زۆرە خۆی ئەبێ چەند ساڵ تۆ خزمەت بکەی لە پەرستاریە ئەتوانی خانە نشین بیت وەکو ساڵ چەند ساڵ ئەتوانی ینی چەند ساڵ خزمەتت هەبێ ئیتر خانە نشین نەکرێ خۆی لە دوای تەمەنی 6 ساڵیەوە بەڵام هێشتا من ماوە نەبووم ئێستا 33 ساڵ هەندێک وڵات هەیە بۆ نمونە ئەڵێ 20 ساڵ لە ساڵی خزمەتت کرد لە ساڵی کە دامەزرام هەتا ساڵی 97 لە ناو بژانەوەی دڵبووم بەڕاستی کەکەم جار چمە بژانەوەی دڵوام زانی شوێنێکی بژانەوەیە چوە کاتێک کە تەخەڕوج ئەکێ شوێنەکان نەبینێ وەکو ئێستا نییە پێش دامەزراندن شوێنەکانیان پیشانێن وام زانی بژانەوەی بەڕاستی کە چوم سەیرم کرد بژانەوەی دڵ لە ساڵەکانینەوە هەمووی مردن بوو نەخۆ دەرمان نەبوو ئابڵقی ئابووری و ئەم شتانەمان زۆر لەسەر بوو نەخۆشتەنەوە بازارە ئەمرد و یان هێنا لای ئێمە هیچمان بۆ ناکرا فرێ هیچ ناکەوت تانەوە حوت لێ مامەوە لەناو حوت کاتێک کارێخراوی ئەمەرجەنسی تاڵی نەخۆشخانەی سوتاوی کردەوە وەکو یەکەم تیمی ڕاهێنەر ئێمە کە منۆکێکم لەوانە ڕاهێنانمان پێکرا بۆ چارەسەری سوتاوی لە ساڵی 97ەوە من لە ناو نەخۆشخانەی سوتاویە طبعاً هەموو چەندین پۆستم بەڕێوە یەکەم جار وەکو پەرستارێک دوایی وەکو سەرۆکی بەش دوایی وەکو بەرپرسی داتا و زانیاری دوایی بووم بە سەرۆکی پەرستاران و پەرستاری بەشی چاودێری ئەمانەم هەموو بینیوە هیچ ڕێزلێنانێ خەڵاتی پێم وایە باشترین خەڵاتیش وەرەگرتووە وەکو پەرستار بە خۆشحاڵیەوە بەڕێ لەلایەن نەخۆشخانەی خۆمانەوە ڕێزانیانم بۆ کراوە چەند جارێک بەڵام وەکو یەکێکیش لەیەکێک لە سەد کاریگەرتنیش نەکانی جیهان لەلایەن ئاژانسی BBC هەڵ بژێرام کاتێک کە ئەوان هاتنە ناو نەخۆشخانە بە هەمان شێوە ئێوە کە پرسیاری کە چەند ساڵە لێرەی کە پێم وت ئەو 9 ساڵە لێرە چیت کردو ئەمانە بەڕاستی من یەکەم جار نەمەزانی ئەو پرسیارانی بۆ چییە نەش مەزانی نازناوێکی وا هەیە کە ئەو شتانی لێ پرسییم کە پێم دوام کردووە ئەم شێوەی لەگەڵ نەخۆشە و کە لە نەخۆشەکانی ئەپرسی نەخۆشم هەبوو مناڵ بووە لەو کاتێک ئەوان هاتن بە گەورەی ناو مەمڕی خستخانە بینیمەوەنیوتی نیگارخان چۆنی چاوکچۆنی لەگەڵ کرد کوڕێکی گەنج بوو ماشەڵای لێبێت ئەمانە ئەجنەبیەکەوتی ئەوەی کێیە تا ئەو قسەی لەگەڵەکردم تەرجمێکی لەگەڵ بۆی تەرجمەی کرد مەڵای ئەوە نەخۆشی من بۆ بە مناڵی ئێستا ئەم ناسێتەوە کەچوتی نیگار چۆن ئەم چەند ساڵە ئەو ناسێتەوە لێ کەوتم لەبەرەوەی ئێمە تەعاملمان لەگەڵ نەخۆشە وا بوو نێمان ئێش نەخۆشەکە هەسکاکە نەخۆشە چکە کاتێک کە تۆ تەعاملێکی مرۆڤ دۆستی لەگەڵ مرۆڤێکە ئەەکەیت دڵنیا بە ئەگەر بە مناڵی تەعاملی لەگەڵ بکەی بە گەورەیش لە بیرێ ئەمێنێ بەڵام ئەگەر بە مناڵی توموتیژیە قسەیەکی نەڕقی بەرامبەرکی لە گەورەیش ئەمێنێ خۆی هەر نیگار منی ناسی و قسەی لەگەڵەکردم توێژنەوەکان دەریان خستووە ئەگەر پزیشک پەرستار ئەو کەسەی لە کاتی نەخۆشیە بە دەوروبەر تۆیە لەگەڵ تا میهرەبان بێت تۆ زووتر چارەسەرەکە وەرئەگری دواتە پرۆسەی دەرمانەکە کورتترە بێتە هەر بەشێکە لە چارەسەرەکە بێگومان ویستم ئەمە لە بەڕێزت پرسیارکەم هەرچەند ئێستاش تۆ هەر یەکێک لە کاریگەرترین ژنەکانی چونکە هەر بەردەوامی لەو ئیشە
هەندێک لە کەسەکان هێلانەیە هەر هاوکاری بەڕێزت من چەند ساڵەکە هاتووەتە بوارەکەەوە گرفان خاڵیە بارودۆخی ئیش هەرە بینێ بەردەوام مەعاناتی تیا هەیە ئەم هەموو نەخۆشش ئەبینێ بەو بارودۆخە دژوارە زوورەی لەوانەیەدا ببەزێت زۆر لە لانی دەرونیەوە هیلاک بێ. بەڕێزت باست کردوتت بەداخۆ بنمونەوەکو جارانش نەماوە سەفرەیەک بێت سەیرانێک بێت مۆڵەت بن بۆ یادی بەرزداری داوام کرد چیان پارە نیە ناوام لە سندیکا کرد وتی ناتوانم نیگا خۆشخانەکانی بکەم. کاتە ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانەی تازاتونەتە بوارەکە چێ بۆی کە لە ڕووی دەرونیۆ نەڕوخن بتوانم بەردەوام بن لە ئیشەکە. ئەمە خۆمان کە دەرونیان نەڕۆخێن بەڕاستی من ئێستا لەوتێک بووم بە سەرۆکی پەرستاران دایما هەوڵم ماوە ئەگەر پەرستارێکم بخوانە خواستە ڕۆژە لە ڕۆژان کێشەیە دێنوگرژیەکی دەرونیشی هەبێ نایڵم تەسی لەسەر نەخۆشەکان کە بەڕاستی قسەی لەگەڵەکەم بانی ئەەکەم جار بە پێویستی بە مۆڵەتێکە پێویستی بەوەی ئیسراحەتێکی بیتێ پێویستی بەوەی شوێنەکەی بۆڕی کە بەداخۆ من زۆر جار ناتوانم لەم نەخۆشخانە بۆ نەخۆشخانە نەقلیکەم بەڵام پێڵم ئەلەمەگە تۆ لەم بەشە هیلاکی با بمە بەشێکی تر کە بەداخەوە هەموو بەشەکانیش وەکو یەکوایە بەشی سوتاویە بەڵام گۆڕانکاری لە شوێنەکەتە ئارامێکی دەرونیت ئاەتێ ئێمە تەنها جارە سەر توانین ئەوە بیکەین زۆر جار لەلایەن بەڕێوەبەری نەخۆشخانەکەمانەوە لەلایەن ئیداری نەخۆشخانەکەەوە ئەو کارمەندە شتێک ڕێزدانانێکی بۆ ئەەکەین ڕێزێکی لێ ئەگرینیان مۆڵەتێکی ئەینێ تەنها ئەتوانین ئەوانیان بۆ بکەن بە باری دەرونی لەگەڵی شاخولی دەرونی و سیمێنار و ئەوشتانیان بۆ پێشکەشەکەین. یەک نقطەی زۆر گرنگیش لەوەیە کاتێک ئێمە پەرستارێکمان غەڵەتێک ئەکا زۆر بە تومتیژی ناتوانین ڕوبەڕووی ببینەوە کە خۆمان ئەزانین دەرونی هیلاکە جاربانی ئەەکەین بە شێوەیەکی ئارامی قسەی لەگەڵەکەین وای دەکەن پەرستارەکە دان بەوە ئەنێکە هەڵەکەی کردو دووبارەی ناکاتەوە ئێمە بڵێم نەخۆشخانەی سوتاوی لەوانەیە ئێستا بەڕاوی تەندروستی بڵێ بۆ نەخۆشخانەی ئەمەرجەنسی سزای نییە بۆ پەرستارەکانی ئەگەر دقت ڕاگەاندنەکانتان بن هەتا ئێستا هیچ نەخۆشێکی لە شوێنێک نەمبیستووە گلەی لە کارمەندی نەخۆشخانەی سوتاوی هەبێ ئێمەش بۆیە سزای کارمەندەکانمان نایەوە ئەگەر زانی بێتمان غەڵەتێکی کردبێ خۆمان بە شێوەیەکی کارگێڕی ئیداریانە لەگەڵ یا قسەمان کردووە ومان لێ کردو پەرستارەکە بە هەڵسو کەوتەکەی خۆیان بشێتەوە تەسیر و کار لە باری پەرستارەکەینەکە بۆی ئێمە سزامانی و بۆیە کارمەندەکانیشمان دەرونیان ئارامترێکە بەڵام بەداخشەوە کارمەندمان هەبووە کە تووشی نەخۆشی دەرونی بووە بە راپۆرتی پزیشکیش داوای گواستنەوەی کرد و نەقل بۆ توێتی من ناتوانم لەو زیاتر ناو نەخۆشخانەی سوتاوی بمێنمەوە تۆری دەرونی راپۆرتی بۆ نووسێ و داوای گواستنەوەی کردو. زۆر باشە ئەمە هەتا ئێستا گفتوگۆکانمان بۆ چارەسەرکردنی کێشەکانە بۆ کەم و کوڕیەکانە کە بتوانین حکومەت ئاوڕێکی باش باتەوە یاخود هیواداری کە بۆ نمونە ئەگەر تاعینات هەبوو ئەو پەرستارە بەڕێزانە بتوانێت تاعین بن ئەی بۆ هاوڵاتیان پامی تۆچیە بۆ هاوڵاتیان ئێمە کەین بەرکەوتنمانەیە لەگەڵیانە بەخوا زۆر جار لیان تۆ ڕابین بەخوا زۆر جار کە سوکاری نەخۆش لیان تۆ ڕابێ ئەو هەموو شتێکەکە لە پێناوەی کە نەخۆشەکە زوو چاک بێتەوە تۆ ئەو چەند ساڵە خزمەتی کرد و پامە بۆ هاوڵاتیان چیە؟ من بۆ هاوڵاتیان ئەوەیە بەڕاستی نەخۆشخانەی سوتاوی نەخۆشخانەیەکی زۆر جیاواز لە نەخۆشخانەکانی تر تۆ کاتێک کە نەخۆشەکە بێت بۆ نەخۆشخانەیەکی هەناوی نەخۆشەکە دەستی بەستیەوە گرتو ئازارێکی هەیە و دکتۆرەکە دەرزێکی ئازاری بۆکە ئازارەکە ئەشکێ بە شێوەیەکی کاتی و تاکو چارەسەر پێویستی بۆکن نەشتەرگەری بەهشتی بەس کاتێک کە نەخۆشێکی سوتاوت بۆیت نەخۆش تەنها نەخۆش نییە دوو خێزانن جاری وا خێزانێک بە کاملی سوتاوە جاربە خێزانەکە بە کاملی سوتاوە ئەگەریش ماڵەکەش نەسوتابێ دەرونیان سوتاوە کاتێک کچەکەی ئەبینێت بە شێوەیەک سوتاوە یا باوکە یا دایکە سوتاوە ئیتر ئەو خێزانە و کوای هەمووی ڕووخابێ لە دەرگای نەخۆشخانەوەکەیت بە فشارێکی زۆری دەرونیان لەسەرە هەمویان لە حاڵەتێکی شڵەژاویان بەڕاستی جاری وای بەریەکەوتنیش ئەبێ لەبینی پاساوانەکانی بەردەم نەخۆشخانەوە لەبەر کە سوکاری نەخۆشخان بەڵام هەل ئەوەی هاتەنەوە نەخۆشخانەوە و دڵنیایەوە پێت ئەڵێم تا ئێستا من ئەو بەریەکەوتنم لەبینی پەرستار و لەبینی نەخۆشانە بینیەوە چکە ئێمە سیستمێکمان هەیە لە چارەسەری نەخۆشە کاتێکەیەت لە ساڵی 1970 کە ئەو ڕێکخراوە ڕاهێنانی پێکردوین وامان لێکراوە کە چۆن لەگەڵ نەخۆشێکی سوتاوە کە لەیەک یەکسەر ئێمە ئارامی خۆمان پێش ئارامی نەخۆشەکە نابێ ئێمە ئارامی خۆمان لە دەست بین کاتێک نەخۆشەکە هاوارەکە قشتێنی هەشتێکەکە هیچ ئێمە گوێ نایێنێ ئیشتمە نەخۆشەکە ئەکەین و یەکێکشمان لەوانەی تر ئارامی کەسوکارەکە ئەپارێ زەبانیانەکات دەرەوە عیلاجیان ئەیێنێ بە نەخۆشەکە بان بۆ من پێستی بە ئۆکسجین وشتە تیان ئەگەینیت کەوا حاڵەتەکە ئاواهیە بوش لەژانی ئێوە چارەسەر نابێ لەبەرەوە بەڕاستی کاتێککەیەن ئێمە حاڵەتی کشلەژاویت بەریەکەوتن دروست ئەبێت بەڵام بەخۆشحاڵی و تا ئێستا ئەو بەریەکەوتنە لەبینی پەرستار و هاوڵاتیانە نەبووە هیوادارم هاوڵاتیان کاتێککەن ناو نەخۆشخانەی سوتاوی ئەبۆ پەرستار بات ئیشەکەی بەڕێک و پێکی بکە ڕێ نەگرێ بەڕات بەدڵنیا ئەمە جاروایە کە نەخۆشێکی سوتاومان بۆیت کە سوکاری نەخۆشەکە ناڵی ئیشی بۆ بکەین جاریوان کە سوکاری نەخۆشەکە بەڕاستی من بەداخەوم کە ئێڵێم جاریوە ئێمە کێشەکەمان کێشەی پۆلیسیە منە خۆم نەخۆشم بینیوە کەژەی کە سوتاوە کە سوکارەکەی خواخوان بۆ بمرێت
ینی حتا من جارێکان بەسەر نەخۆشەکە چووم ئەو کەسێک کە لەگەڵ یایەتی مێردەکەی بوو ئەویست نخنکێنێ ینی نەکنکانێن بەدەست ینی ئۆکسجینەکەی لێگرتەوە ئێمە بۆ ئیگریتەوە ئەی پێویستی پێنە ئێمە بێ ئۆکسجینی لەسەر بێ ئێمە جۆرێکە لە هەوڵی کوشتنی نەخۆشەکە جارێکی تر کە سوکاری نەخۆشی لە ئێمە ڕێگرن ئێستا ئێمەمان لێ هاتووە ئەوی ئاماژگاری نەخۆشەکە بکەین بڵێن ئاوا بۆ ئەمە سوکاری نەخۆشەکەش ئارامکەینەوە هەندێک جارش ئەمەنە نیگەرانی ئەو نەخۆشە وازانم بۆ نمونە ها ئێوە پرۆسەکە لەوانەیە بە قەولی جەنابەت ناشڵەژن ئەتانەیە لەسەر خۆ ئەنجامە چون ئێوەش بشڵەژن خۆ ئەوەنەیتر ئەوە نە ئێوە مەسەر ئەتانەوێت لەسەر خۆ ئیشەکان بکەن ئەوان هەندێک جار لەوانێ بێت کە ئێوە لەم کاتانەیە ئیشەکەتان ئەوەنێتر بەڕاستی ینی من هەمافیان ئێمە چووکە ئازاری سوتا و دووەم گەورەترین ئازارە لە پزیشکیا لە دوای دایک بوون مناڵبوون ئازاری سوتاویەت سوتاوی ئازارێکی زۆر قورسە جاروە ئەم هەموو دەرمان ئازارشکێنیان ئەینی ئازارەکەی کۆنتترۆل نابێ بەڕاستی قورسە کە سوکاری نەخۆشش مافی هەیە بەڵام ئێمە پەرستاریش مافی ئەومان هەیە ڕێزمان لێ بگیرێت ڕێمان پێبیرێ بەرە کوپێکی شەکە بۆ نەخۆشەکە بکەین بە چاوێکی دوژمنان و سیرمان نەکەن کاتێک کە ئێمە سوتایەک پاک ئەەکەیتەوە ئازاری ئەبێت منش ئەزانم ئازاری هەیە ئەشدانم دەرزی ئازارشکێنم بۆ کردووە بەس ئەگەر لەو دۆزە زیاتر لەو جوورئەیە زیاتر ئازارشکێنی بەمێ تەسیل لە گورچی لێ ئەکا لەبەرەوە مەجبورم ناچارم لەژێر ڕێنمایی پزیشکە دەداویەکە بکەم و ئازاریشی هەیە قسوە ئەەکەین هەمیشە هەر بمێنن شتارێکی تر پیرۆزبایی لە سەرجەم پەرستارانەکەین و پەرستارە کوردەکانی خۆشمان هیوادارین کێشە و گرفتەکانتان بۆ چارەسەرکەن دووبارە سپاس بۆ ئامادەبوونی تۆش جێگەی شانازی بۆ ئێمە هیوادارین هەموو پەرستارەکان چاو لە ئەرکەکەی تۆ بکەن بۆ دڵسۆزیە کارمان بۆ بکەن دووبارە سپاس بۆ زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێکەم هیوا سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم مۆزاری تەندروستی و لایەنی پەیوەندیدار زیاتر ئاوڕێکی جدیتر لە بواری پەرستاری باتەوە و پەرستاران ڕۆحی نەخۆشخانەکانان پەرستاران چینێکی ماندووی دەرونی جەستەی شارێکی زۆر زۆرمان لەسرە نەک تەنانەت لەبەری کە موچەکانمانە لەبەرەوەی ژینگە ئیشکردنیشمان ژینگەیەکی پارێزراونیە ژینگەیەکی مۆدێرن نییە تەنانەت نەخۆشخانەی سوتاوی من چەندین جار دەوام کردووە لە سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت لە لایەنە پەیوەندیدارەکان پێویستمان بە بینایەکی مۆدێرنی نەخۆشخانەیە بەداخەوە کاتێک کە ڕۆژنامەنووسێکی بیانیەتە ناو نەخۆشخانە قسەی لەگەڵەکەم کە ئەوەی گەڕێن بە ناو نەخۆشخانەکە من شەرمەزارە بم کەڵێن نیگار ئەمە نەخۆشخانە نییە ئەڵم بەڵێ بە دڵنیایە نەخۆشخانە نییە پەرستار و پزیشکەکان کردوانە بە نەخۆشخانە ئیتر لێمتی ئەگات ئەزانێ ئەم نەخۆشخانە نیە چکۆ لە بنەڕەتە قوتابخانە بووە شوێنەکەی شوێنی